5 سال بورین و هشتا پروژه ئۆڤەر پاسا زاخۆ داوی نەهاتیە و نزیکی ساڵێکیە ئەف ئاڤاهیە ڕێگیرەش بۆ داوی هاتنا وی پروژەی و هاوڵاتی ژی دڵگیرانین ژێ چەندێ. هذا 2 سال پتر تقریبا وی مای حوسا ڕاوەستاندی ئەو ڕەخیدی هیچ هەموو پشتگاه ڕێهاتی هاواکردنی فترەیەکی هاتن ئەو دوکانی دی خراپ کردن هێلا نەواسا ئەوێ ئەف شخصە تنێم وە ئەم هیویدارش وێ حکومەتی بوومە عیلاجێکی وی شۆرەهی بکردن وەکی بینن ئەف ئۆڤایە شۆرە هەمیە مای سەگناندی ئەف ڕێکای مای سەگناندی سەراڤی ئۆڤای هیویدارن ئەمش حکومەتە هەرێمێ زیترین دەم ئەو ئەف هەوڵاتیە گەهەن چارەکی حەلەکێ بوومەژیک و بۆ وێ خەلکێژیک و بۆ وێ جادا سەرەکیژی خدانê vî avahî dibêjtin heta ku qerebuya xwe yayî bivêtin newergirtin ew rênatin avahî bête xirabkirin û li dîvgotinên wî ew qerebuya hatî destnîşankirin ya kême û ew zûrê li ser xwe qebîl nakitin. نمعارضم بۆ زاخۆ بلا خەلکێ زاخۆ باش بزان حکومەت ئەداین من کرد بلا کورد کرمانجی بێت پارەی من نادت من و دبێژن تو متجاوز ئەز متجاوز بلا بێن خەبیرە دێن تەقدیر بکەن نەبێژن هەمان عەقدەی دکانە ما عەقدەی دکانە بلا خەبیرێکی بێن چ بێژن ئەز موافق یان بێژن نفسێ بینایەتێ نفسێ مەشروع ومە چێکن درەک li زاخۆ ئەز ê çim دوو ماهێکێ 300 ملیۆن بدە من ئەز ê دەرکەvim ئەز ê çim dikanek dî vekim neşim hosa motîl çêkim 300 ملیۆن. Serokê şarewaniya Zaxۆ jî dibêjtin ku li destpêkê xudanê vî avahî li ser kujmê bu hatiye destnîşankirin razî bûye. Lê nûke daxwaza kujmekê mezantir dikitin û nûke jî kêşel dadgehê ye û çaverê çareserêkê ne. ئەو بشن نوف قەرەبووە هاتی دەینادم بۆ من کێمە یعنی ئەو دیوە مثلا 2013 دەخوازشن دێکردبەوە ئەوان نەڕازی ببە ئەوانژی مثلا سکاڵایەک نویسی بۆ و ئەف قەرەبووە زیاتر کردبوون ئەف نوکە ئەمت حال حاضردا ئەتیشانێت مەدانی کو قەرەبووە زیاتەکەی لەو ماژی مەگو کو ئەم بیفۆیلی تەسلیمی دادگەهێ بکەین کو دادگەه مثلا بریارێکە بدەت کو جەهێکەش شمە هەمیۆ بلندترە و دێ پێگیری بێ بریارە دادگەهێتەکردن هەرچەندە ئەف عملیە دێگەرە تاخیر بێت ڕاستی یانی. Li sala 2013 bi kujmê 28 milyar dinaran proje ئۆڤەر pasa Kurdistan Zaxۆ kete porê cêbecêkirinê û nêzîkî 4 milyar dinar bij bo qerebuya 11 avahiyan bi firotina parçe zeviyan hatine dabînkirin. Li ev 5 sal derbas bîn û hêşta proje bi dawî nehatiye û kompanya cêbecêkar jî xwe ji vî projeyê vekêşeye û amadeynine vegertin ji bo dawî înanê û hawlatiyên Zaxۆ jî baca vê çendê didin. Rahat Ömer, Kursat News, Zaxۆ.